گەشترین سلااوان پێشکەش بێت بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤ لە بەرنمەیەکی دیکەی گزینگەوە لەگەڵتانین. ئەم بەرنمەیە هەوڵ ئەدا تیش بخاتە سەر پرسە خوێندکاریەکان و پرسە پەیوەندیدارەکانی نێوان زانستگا و کۆمەڵگا. هەروەک لە ڕۆژانی ڕابردوو لە هەواڵەکاندا هاتبوو لە درێژەی زەخت و گوشارەکانی ناوەندە ئەمنیەتیەکان بۆ سەر یارسانەکان سێ خوێندکاری کوردی پەیڕەوی ئاینی یارسان لەلایەن هێزەکانی وزارەتی ئیتلاعات و لە زانستگای رازی کرماشان دەستگیر کران و هەتا ئێستاش شوێنی ڕاگررتنیان نادیارە. هەر لەم پەیوەندیشتا بۆ هەمووان دەرکەوتووە کە لە سەرەتای هاتنە سەرکاری حکوومەتی ئیسلامی لە ئێران هەموو کات گوشار بۆ سەر جیابیران و کەمایەتی ئاینیەکان لە پەرسەندندا بووە و زۆر یەکیان دەست بەسەر و ئەشکەنجە و ئێعدام دەکرێن. یارسانەکان جیا لە هاوبیریەکانیان لە کوردستانی باکوور و باشوور بەپێی دوایین ئامارەکان نزیک بە 2 ملیۆنیان لە ئێرانن کە زۆربەیان لە کوردستانی ڕۆژهەڵات دەژین. لەم نێوانەدا باوەڕمەندانی ئاینی یارسان یان ئەهلی حەق دێرزمانێکە کە بەهۆی ئاینیان و بەشداریکردنیان لە بزوتنەوەی حەقخوازانەی کوردستان و لە کارنامەی سەرکوت و هەڵاواردنی حکوومەتی ئیسلامی بەرامبەر بە کەمایەتی ئاینیەکان زۆرترین پێشێلکاریان بەرکەوتووە. لە ڕاستیدا حکوومەتی ئیسلامی هەمیشە لە پەیوەند لەگەڵ باوەڕمەندانی ئاینی یارسان زۆرترین پێشێلکاری مافەکانی گرتووەتە بەر. ساڵانە سەدان باوەڕمەندی ئاینی یارسان بەهۆی باوەڕی ئاینی و نەتەوەییان ناچار دەکرێن وڵات و زەیتی خۆیان بەجێ بهێڵن. ڕەوتی خوێندن، دامەزراندن و دۆزینەوەی کار بۆ باوەڕمەندانی ئاینی یارسان زۆر سەخت و تاقەت بڕووکێنە. بەپێی راپۆرتێک کە ڕۆژنامەی سەرمایە لە ساڵی 86 هەتاویدا وڵاوی کردوێتەوە، وزارەتی ناوخۆی حکوومەتی ئیسلامی بڕیارێکی بۆ هەموو فەرمانداری و ئۆستانداریەکان دەرکرد و ڕایگەیاندووە کە نابێ خوێندکارانی باوەڕمەندی یارسان لە ئیدارەکان دابمەرزێن. هەروەها حکوومەتی دژە خەڵکی کۆمار ئیسلامی بەپێی سیاسەتێکی بەرنامە بۆ داڕێژرا و بربەست و یاساکان بۆ بەرگریکردن لە درێژەدان بە خوێندن لەلایەن خوێندکارانی یارسانیەوە زۆرتر کردوێتەوە. بە جۆرێک کە زۆرێک لە لاوانی یارسانی لە مافی خوێندنی باڵا بێبەشکراون. بەم پێشەکیەوە بە ئاگادارتان دەگەێنین کە بۆ ئەم بەرنامەی گزینگ داوامان لە بەڕێز کاکڕەزا شاهمورادی کردووە کە بەشداری بەرنامەکەمان بێت و چەند پرسیارێکمان سەبارەت بە هۆکارەکانی هەڵاواردنی نەتەوەیی و ئاینی بەرامبەر بە یارسانیەکان لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە لەگەڵ بەڕێزیان هێناوەتە ئاراوە. سەرەتاش وەک نەریتی بەرنامەی گزینگ هەواڵە خوێندکاریەکان بەتایبەت هەواڵی دۆخی خوێندکارانی کورد دەبینین و پرسیارەکان ئاراستەی میوانی بەرنامەکەمان دەکەین. کۆڕەشاری نیشتمانێک لە منە پیاسەکەات لە مەریوان بەڕێوە دەچێت. بە مەبەستی گەشەپێدان بە بواری شێعر و بەگشتی ئەدەبیات، کۆڕەشارێک لە ژێرناوی نیشتمانێک لە منە پیاسەکەات لەلایەن ئەنجومەنە زانستیەکانی زانکۆی پەیامنووری شاری مەریوان بەڕێوە چوو. ئەم کۆڕەشێرە لە ڕێکۆتی 24 سەرماوەز و لە هۆڵی گشتی زانکۆی پەیامنووری مەریوان بەڕێوە چوو. مامۆستایەکی زانستگا بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. بە پێی هەواڵی هێرانە، حەسەن مەمتاز سەروستانی بە تۆمەتی وانەوتنەوە لە دامەزراوەیەکی زانستی بەهاییەکانی ئێراندا لەلایەن لقی 36 دادگای پێداچوونەوەی ئینقلاب
بە 5 ساڵ زیندان مەحکوم کرا. پێشتر ئەو حکومە لەلایەن لقی سیویەکی دادگای ئینقلاب بە بەرپرسیاریەتی دادوەرمقیسا ڕاگەیەندرا بوو. جێگەی ئاماژەیە ئەو مامۆستای زانستگایە کە لە ڕێگەی پارێزەرەکەیەوە با حکومەکەی ئاگادار کرابووەوە لە لاپەڕەی فەیسبووکەکەیدا نووسیبیا: منیش وەکو باقی هاوکارەکانم بە تۆمەتێک دادگای و مەحکوم کراوم کە لە بنەڕەتدا تۆمەت نییە و ئەرکی مرۆڤایەتی هەر تاکێکە کە هێزی زانستی بێت و بتوانێت لە پێناوی ئەو بەرتەسکردنەوانە کە لەسەر لاوانی بەهایی داهاتووە هەنگاوێکەڵێنێت و هەر بەو هۆیەوە خوشحاڵم و شانازی دەکەم کە لە پێناو زانیاری بەخشن بە لاوانی بێبەشکراوی بەهایی توانیمە هەنگاوێکەڵێنم. ئەو مامۆستایی زانستگای کۆمەلگای بەهاییان کە پێشتریش دەست بەسەر و بە زیندان مەحکوم کرابوو لە درێژەی نووسراوەکەیدا لە لاپەڕەی فەیسبووکەکەیدا ئاماژەی کردووە: بێتاوانە و هیوادارەکە و بەرتەسکردنەوانە لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامیەوە لەسەر کۆمەلگای بەهایی ئێران بەزوویی لابرێت. شایانی باسە یەکێک لە خوێندکارانی ئەو مامۆستا مەحکوم بە زیندانە بە ناوی نەوید خانجانی پێشتر بە 12 ساڵ زیندان مەحکوم کراوە. لە پارێزگای ئیلام هەر بنەماڵەیەک لانی کەم خاوەنی 2 خوێندەواری بێکارن. بە پێی هەواڵی نیسان نیوز لە کاتی شەڕی 8 ساڵەی نێوان ئێران و عێراق پارێزگای ئیلام تووشی دەیان کێشە و گرفتی جدی بووە و ماڵوێرانیەکی زۆر ڕووی کردە و پارێزگایە. ئێستاکەش پاش کۆتایی شەڕی ماڵوێرانکەری نێوان عێراق و ئێران خەڵکی ئەم پارێزگایە لە دۆخێکی نالەباردا ژیان بەسەردەبەن. پارێزگای ئیلام وەک یەکێک لە دواکەوتوترین پارێزگاکانی ئێران بەردەوام ناوی هاتووە. چالاکانی کللتوری و مەدەنی پارێزگای ئیلام لە ناڕزایەتی بە دۆخی ئابووری و نەبوونی کار ڕایانگەیاندووە. بێکاری لە پارێزگای ئیلام بێداد دەکات بە جۆرێک کە لە هەر بنەماڵەیەکدا 2 کەسیان کە خوێندنیان تەواو کردووە بێکارن. پێشتری ژمارەیەک لە خوێندکارانی ئیلام لە نامەیەک داوایان لە پارێزگاری ئیلام کردبوو تاکو ڕێگەیەک بۆ چارەسەرکردنی کێشەکانی و پارێزگایە و بە تایبەتی لاوان بدۆزنەوە و لە بەشێک لە نامەکەدا ڕایانگەیاندبوو کە بێکاری لە داهاتوویەکی نزیکدا دەبێتە کێشەیەکی جدی بۆ ئەو پارێزگایە. لە درێژەی نامەکەدا خوێندکاران لەبارەی دۆخی ئابووری ناوخۆی ئێران و گرانی ڕەخنەی توندیان لە دەوڵەت کردووە و هاوکات سەبارەت بە بەردەوامی داخستنی کارخانەکان و ناوەندەکانی بەرهەمهێنانی پارێزگای ئیلام هۆشداریان داوە. خوێندکارانی زانستگای ماکۆ کۆبوونەوەی ناڕزایەتیان خستە ڕێ. نیسان نیوز بڵاوی کردوێتەوە کە بەوەی خراپبوونی خۆراک و چوونەسەرەوەی نرخی مادە خۆراکیەکان و لابردنی خواردنی ڕۆژەکانی پێنجشەممە ژمارەیەکی زۆر لە خوێندکارانی ئەو زانستگایە ڕۆژی پێنجشەممە 20 سەرماوەز دەستیاندایە ناڕزایەتی دەربڕین. بەرپرسانی ئەم زانستگایە لە وەڵامی داواکاریەکانی خوێندکاران ڕایانگەیاندووەکە بەهۆی گرانی و دۆخی نالەباری ئابووری ژەمە خواردنی ڕۆژانی پێنجشەممە لە زانستگای ماکۆ لابراوە. نیسان نیوز ڕایگەیاندووەکە بڕیارە لە ئەگەری جێبەجێنەبوونی داواکاری خوێندکاران لە ڕۆژانی داهاتوودا خوێندکاران دەست بدەنەوە بە کۆبوونەوەی ناڕزایەتی و لە بەرامبەر ئەم هەڵوێستەی خوێندکارانیش بەرپرسانی ئەو زانستگایە ڕایانگەیاندووە هەر جۆرە کۆبوونەوەیەکی ناڕزایەتی لەگەڵ بێبەشبوون بۆ ماوەی 1 ترمی خوێندکاران ڕوبەڕوو دەبێتەوە. قوتابیانی کچی کرماشانی لە خوێندن دواکەوتون. بە پێی هەواڵەکان ڕاوێژکاری کاروباری ژنانی ئیدارەی پەروەردە و بارهێنانی کرماشان ڕایگەیاندووەکە لەم ساڵدا 1242 قوتابیە و شارە بە هۆکاری جۆراوجۆر مەجای ئەوەیان نەبووە بڕۆنە سەر پۆلەکانی خوێندن و بەم جۆرە لە خوێندن دواکەوتون. لەگەڵەوەی جێگری سیاسی و ئەمنیەتی ئەو پارێزگایە پێشووتر بەڵێنی ئەوەی دابوو کە کێشەی قوتابیانی کچی ئەو پارێزگایە دەبێت چارەسەر بێت، بەڵام هەواڵەکان باز لە کەمتەرخەمی بەرپرسان لەمەڕ ئەم پرسە گرنگە دەکەن و ئەم ساڵ زیاتر لە ساڵانی پێشوو قوتابیانی کچی ئەو پارێزگایە بێبەش لە خوێندن بوون. کچە قوتابیەکی سەردەشتی بەهۆی دەستکورتیەوە خۆی کوشت. سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە 18 سەرماوەز کچێک بە ناوی پەریسا سەعیدپور قوتابی پۆلی 2 دواناوەندی بەهۆی نەداری و هەژاری بنەماڵەکەی و ناڕزایەتی باوکی لەگەڵ درێژە بە خوێندندانی لە دیوەکەی خۆیدا خۆی هەڵواسی و کۆتایی بە ژیانی خۆی هێنا. بە گوتەی یەکێک لە نزیکانی بنەماڵەی ئەو کچە قوتابیە
باوکی پەریسا هیچ کار و داهاتێکی نییە و بەتەنیا سەرقاڵی دابینکردنی بژێوی ژیانی بنەماڵەکەیەتی. ئەو سەرچاوەیە گوتیشی کچێکی دیکەیە و بنەماڵەیە لە زانکۆ دەخوێنێت و لەم بێکاری و گرانیەدا دابینکردنی بژێوی ژیان و خەرجی دانشگا زۆر کارێکی دشوارە. ڕێژەی خۆکوشتن لە سەردەشت بە بەراورد لەگەڵ شارەکانی دیکەی کوردستان بە شێوەیەکی بەرچاو زیاتر بووە و هەر لە ماوەی کەمتر لە 1 مانگی ڕابردووشدا واتە 27 خەزەڵوەر مێرمنداڵێکی تەمەن 16 ساڵ بە ناوی ڕێبوار خۆی هەڵواسی کاوڵەکەی سەرکەوتوو نەبوو. کارناسانی کاروباری کۆمەڵایەتی لەو باوەڕەدان کە بێکاری و هەژاری سەرەکی ترین هۆکارەکانی خۆکوژی هاوڵاتیانن بە شێوەیە کە گەمار و ئابوووریەکان و زیادبوونی ئاماری بێکاری زیادبوونی خۆکوژی هاوڵاتیانی زیاتر کردووە. دەست بەسەرکرانی خوێندکارێکی کورد لە سنە هاوکات لەگەڵ پێکاتنی ئەنجومەنی کوردەکانی زانکۆی تاران ئیدارەی ئیتلاعاتی حکوومەتی ئیسلامی لە شاری سنە چالاکێکی خوێندکاری کوردیان بانکێشت و دەست بەسەر کرد. خوێندکارانی کورد لە زانکۆی تاران مۆڵەتی چالاکی فەرهەنگی و هونەری و ئەدەبیان لە بەڕێوەبەرایەتی فەرهەنگی ئەو زانکۆیە بۆ چالاکی لە ئەنجومەنی کوردەکانی زانکۆدا وەرگرت. هەتا ئێستا 160 کەس لە خوێندکارانی کورد لەو ئەنجومەنە فەرهەنگیەدا ناونووسیان کردووە. ماڵپەڕی خوێندکار لەو بارەیەوە بڵاوی کردەوە. ئەو کانونە لە درێژەی چالاکیەکانیدا مانگنامە یا وەرزنامەیەک چاپ و بڵاو دەکاتەوە. ڕێبوار کامرانیپور بەرپرسی پێشووی ئەنجومەنی ئەدەبی هاوڕێ هەورامی زانکۆی پەیامنووری سنە و ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوان شوناسی ئەو خوێندکارە کوردەیە کە لەلایەن مامورانی ئیتلاعاتەوە دەست بەسەر کراوە و هەتا ئێستاش هیچ هەواڵێک لە چارەنووسی لە بەردەستدان نییە. دەکوترێ ڕۆژی ڕابردوو هێزە ئیتلاعاتیەکان چوونەتە ماڵی ئەو هاوڵاتیە کوردە و ژمارەیە کتێب و هەروە کۆمپیوتەری ناوبراویشیان زەوت کردووە. ڕێبوار کامرانیپور خەڵکی شاری مەریوان و بەرپرسی پێشووی ئەنجومەنی ئەدەبی هاوڕێ هەورامی زانکۆی پەیامنووری سنە و ئەندامی ئەنجومەنی سەوزی چیای مەریوانیش بووە. ڕۆژی سێشەممەی ئەم هەفتەیەش خوێندکارێکی کوردی خەڵکی مەهاباد بە ناوی ئاسۆ عەزیزی لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە دەست بەسەر کرا و هیچ هەواڵێک لە چارەنووسی لە بەردەستدا نییە. ئاسۆ عەزیزی کە خوێندکاری ڕشتەی زانستە سیاسیەکانی زانکۆی پەیامنووری مەهابادە کامپیوتەر و ژمارەیەک کتێبێکی لەلایەن هێزە ئیتلاعاتیەکانەوە دەستی بەسەرداگیراوە. لە ڕۆژی 16 سەرماوەزدا لە تاران پشتیوانی لە زیندانیانی مانگرتووی ورمێکرا. لە ڕۆژی 16 سەرماوەزدا و بە بەشداری چالاکانی مەدەنی و مافی مرۆڤی کورد لە تاران پشتیوانی لە زیندانیانی مانگرتووی زیندانی ورمێکرا. ڕۆژی 16 سەرماوەز لە پارکی لالەی تاران لە کۆبوونەوەیەکدا کە بەبوونەی ڕۆژی خوێندکارەوە ڕێکخرابوو چالاکانی مەدەنی کورد پشتیوانیان لە زیندانیانی مانگرتووی زیندانی ورمێ کرد. ئەو کۆبوونەوەیەی پارکی لالەی تاران کە سەحەر سەعادەتی چالاکی مەدەنی و ڕەزا شەریفی بۆکانی چالاکی مافی مرۆڤ لە بۆکانەوە تیایدا بەشداریان کردبوو لەلایەن مامورانی لەباس شەخسیەوە هێرشی کرایە سەر و وێڕای بڵاوە پێکردن بە بەشداران چەند کەسێکیشیان دەست بەسەر کرد. بە گوتەی سەرچاوەیەکی ئاگادار ڕەزا شەریفی بۆکانی یەکێک لە دەست بەسەرکراوەکان بووە کە بە پێکێنانی کۆبوونەوەی نایاسایی تۆمەتبار کراوە و پاش چەند کاتژمێر لێپرسینەوە ئازاد کراوە. ئەو سەرچاوەیە گوتیشی هێزە ئیتلاعاتیەکان بە ڕەزا شەریفی بۆکانیان ڕاگەیاندووەکە ڕۆژی سێشەممە خۆی بە لقی 28 دادگای ئینقلابی تاران بناسێنێت. دەگوترێت کە ڕەزا شەریفی بۆکانی هاوڕێ لەگەڵ سەحەر سەعادەتی بە مەبەستی ناساندن و باسکردنی زیندانیانی مانگرتووی زیندانی ورمێ لە ڕۆژی 16 سەرماوەزدا چووبوونە پارکی لالەی تاران. وەک پرسیاری یەکەم بەڕای ئێوە هۆکارە سەرەکیەکانی هەڵاواردنی نەتەوەی و ئاینی بەرانبەر بە یارسانەکان لەلایەن حکوومەتی ئیسلامیەوە چییە؟ کۆمەڵی ئیسلامی ئیران لەبان ئیدئۆلۆژی ئیسلامی شیعەوە دامەزیاوە، یعنی دوای انقلابی ئیسلامی ساڵی 57 کاروەدەستانی نظام لە تەواو سیستەمی مەملەکەت دەستیان برد و فرشتیان گۆڕا. نمونە سەورەی هەنگی دروست کرا و دانشگاهان گۆڕاوە بکریان بە دانشگای ئیسلامی و بێک لە مامۆستاییان شتێر کرد. دوایەوە تا بوو بەر لە ناو ئیران هەر ناو جمهوری بێت، یعنی بێبێ جمهوری ئیران وەلیعهد خمینی قبوڵی نەکرد و
کردن بە جمهوری ئیسلامی ئیران هەروەها مەجلسی شورای ملی بوو بە مەجلسی شورای ئیسلامی قانونیانش کرد بە قانونی ئیسلامی دانشگاهان ئەنجومەنی ئیسلامی و جامعەی ئیسلامی دەستی پێ کرد و هەروەها ئەحزابی ئیسلامیش لە تەواوی مەملەکەت سەریان هەڵدا لەواقع ئەتانین بیژن لە هەموو بەخشێکی مەملەکەتە یعنی لە خەڵمەروپێژە لە نیسەرەوە هەتا ناخەنیان بوو مەملەکەتی ئیسلامی و مەبەستیانش بەو کارانەوەی کە بەڕێوەبردننی یاسای شەڕی ئیسلامی لە مەملەکەتە بوو 35 ساڵوەم ڕێوڕەسمە چوونە بەرەوە یعنی مەملەکەت ئەم ڕێوڕەسمیە ئێستادا خوێنیان ڕژان هەوە ئەزانی لە ساڵ 67 تێیان کوشت لە ساڵ 88 بەڵە سەرەی لە جوانێلیان کوشت لە کوردستان هەرواتە خۆرمان هەسوو ئەزانین لە بەرامبەر ئینسان سەرێکیان کوشت و جەنایەتەکە سەریان کرد لە بەرامبەر خەڵک ئیسیان هەم کە هەزینیانەدا و ئاڕوویان دنیا سەرچێکە بگەینە هەدرەکان هەز بۆم سوکە ئاسانێ نا دەست لە کردێ خوان هەڵدون و امتیاز بن بە باوەڕێلی ترە یعنی لەپای ئەو هەدەف و ئامانجی خوانە هەزینیاندا هەڵوەتە ئەزم کرد ئاڕوویان چیە خۆچیان کوشتیە هەز نابێ ئێمە بین خۆشببینی بین حاکمیت لە ئەهداف و ئامانجی خۆی کوتاتێت چونکە حکوومەتێکی زۆردار یعنی حکوومەتە بە بەرامبەری مە حکوومەتی زۆردار حکوومەتی کە لەبان ئیدئۆلۆژیکی ئیسلامی دامەرزیە ئێمە هەتا ئەگەر بینێت فەرقیان حکوومەت بێتی یاسانەکان وەکو ئاینێکی جیاواز و ڕسمیەت بناسیتە چاکرێت چه اتفاقێک هەکەفێت خۆ بەشی حکوومەت چه سخانە و ڕسمیەت بناسێت کتێوەیەک ئاینی یارستان چاپ و بڵاو بکرێت و لەجێ کتێوەیەک ئیسلامی لە قوتابخانەکانە دەرس بکرێت و هەتا بێت زمانی کوردی و مناڵەکان فێر بکات بوو نمونە یەکی گەشەکەم و مەسڵە ئەگەر بێت کتێوەکان یارستان بڵاو بکاتەوە بەشی کفرە لەو کەلامێلە لێر دینی یارستان جوور دەرنایێت هەتا لە سەر جێیەکیش لە بەرامبەرە لە تەزات لە ئامیزەوە و خەڵکان ئاموزەیە لە ئیسلامی و شەرعی شیعە خۆ بایرەم کارە بکات لە بەرامبەر و ئیدئۆلۆژی کە خۆی دامەرزانیە ئیسیا یعنی بەرخەلاف ئەو وتەیە لە خۆی ڕێتە بەرەوە ئەگەر شەتایە بیژین قوبگەی یارستان ئەگەر کوتایبێ یارستان قبوڵکە و ڕسمیەتش بناسرێت ئەشی بێت قوبگایەوە بەهایی و دەرەوشتە لێگە ئەوان شەشبێ و ڕسمیەت بناسرێت نەتیجەدانە بینین ڕەوشتی نظامی جمهوری ئیسلامی و تەواوی ڕۆشنەکرد سیاسەتی ئەوەسە کە بەرامبەر هەر جوور بیر و باوەڕێکە لە چوارچووەی ئیدئۆلۆژی ئیسلامی جێناوێت هێز بگرێت یعنی هەر تەفەکوری کە ئیدئۆلۆژیک لەو چوارچوون نوێت خۆ لەوان یعنی لەو مەرز و لەو هەتە خارجوێت 35 ساڵە نظامی ئیسلامی هەوڵات کە بیر و باوەڕی ئیسلامی و یاسای شەرعی ئیسلامی و شیعە بۆ خەڵکە تەحمیل بکات جێگە لە ڕێوڕەوشتی حکوومەت و داخەوە لەلایەنی سەرشەوە بەشێک فرە لە ڕۆشنبیرانی ئیران ڕایان لەسەر شیعە و ئیسلام تەوفیقی لەگەڵ حاکمیت ئیسلامی نییە ئەمە وەداخەوە یەکی لە مشکلەیەکە کە هەر بەردەوام میشە ئەو لەم باوەتەوە ئێنن کە فرێکش لەوانە لە ئەم تەفەکرە لە فرەی لەوانە ڕیشەی کردێ هەوە زانن بوو نمونە ساڵستان خدمەتان وەکە مەسعود بەهنود ئەتاڵای ماجرانی ئەکبەر گەنجی یا ئەدیب برومەن لە جبهەی ملی ئیرانە لەم ئاخرە وتی کە شیعەبیون شەرتی ئیرانی بوونە یعنی و هەتا وتی ڕۆشنبیری ئیرانی ئەشی بێ بە شیعە یعنی شیعە لە مشخصەیە لە ڕۆشنبیری ئیرانی بزانێت خب وەختی ئەمانە هەست هەتا ناتانین لە گشتی ئەرزم کرد لە ناو مەملەکەتە ڕیشەیدا هەروەها لە جێلی ترەوە وەک سازمانەیەک تر سازمانەیەک تۆنڕۆ و ڕادیکاڵ وەکو سپا و بەسیج و هەوزەی علمیە لە زۆربەی لە ناوچەکان و گوندەکان صاحب دەسەڵاتن لە هەر کۆەکانن مزگەوتێک و پایگایك بەسیج پیا بکەن و ئەمە گشتی ئەگەڕێتەوە سەر ئەو باوەڕێکە هەر لە ئەوڵەوە ئایەتوڵا خۆمینی وتی مزگەوتەکان نەشی سەنگەرەکان پڕۆتەنەوە یا وەم ئێتقاد و بیری باوەڕێکی کە ئەشی 20 ملیۆن بەسیجی لە مەملەکەتە دروست بکرێت خب ئەم هەمکە هەزینە ئەم هەمکە خەرجیانە کردیە ئەم هەمکە جێیان کردێتەوە ناو مەملەکەت خب من باوەڕەمە من باوەڕە ئەگەێنێت تا زمانی کە دین لە سیاسەت جیاواز نەوێت و
حکوومەت دەست لەسەر ئیسلام سیاسی هەڵنەگرێت ئەم کاروبارە هەردەوامی هەست و اطمینان میشد کە وەم زۆر حکوومەت ئیران دەست لەسەر ئەم سیاسەتە هەڵناگرێت چون ئەگەر قرار ئەم کارە بکات لە سیاسەتەکانی هەڵبگرێت هەوا ئەرزم کە بیژە خۆ ئاینی یاسان و ڕسمیت ئەناسین بەهایەکان هەڵوا دەناویش و مفاڵێری سەرەتەکانی گێرین ئەگەر ئەم کارە بکات خۆ نەروفێژێ چیشتا لە ڕشتی خۆی یعنی خۆی لە بینەوە لە بەرابەرەوە ئیدئۆلۆژی خۆی دانیا لە بەرابەرەوە فرش دەوام نایرێت کۆماری ئیسلامی هەتا ئەو وەختە بتانێت لە بەرامبەر باوەڕێی لەرە ئیسلامی هەیە دەگرێت و دەکردێ خۆی پشتگیریەکە. هەر وەک ئاگادارن ماوەیەک لەمەوبەر 3 خوێندکاری کوردی پەیڕەوی ئاینی یارسانی لەلایەن هێزەکانی وەزارەتی ئیطلاعات و لە زانستگای ڕازی کرماشان دەستگیر کران بە لەبەرچاوگرتنی ئەم گوشارانەی دوایی بۆ سەر یارسانەکان بەگشتی و چالاکانی خوێندکاری کوردی پەیڕەوی ئاینی یارسان بە تایبەتی ئێوە ئەم مەسەلەیە چۆن دەبینن و چه هەڵسەنگاندنێکتان بۆی هەیە؟ لكل حاكمية الإسلامي لبرامبر باور منيلياتنا درجة قريسة يعني درجة مشخصها لبروري حاكمية الإسلامية يشكي سياسة روخاندن ولا بردني كسايتي وناسنامي يارسانة دهمش فشار لسر كيراني آيني يارسان وكو هلاواردن ودچاوتي وبرگيري لدسكوتن باور منيلي آيني يارسان وما في مروف خيانة حكومة هر دو روشي كأجدم كرد ويكو أواسطة بمجورة لسياسة روخاندن كماري إسلامي حولات كعيني يارسان بواتجير دسالات وهيزي خوي يعني أو هيزو دسالات شهوة يعني إيديولوجي إسلامية وچند سال حوليان دا تبيجن كعيني يارسان بشي مستشيرة معروف لموبر علي نسيلة كوبونويت لكرماشا بدل بريك لبيرواني يارسان وتي يارسان يان أهلها ناويت يارسان كلا إيران وداخل أهلها وناصري وتي يارسان بشيك لمذهب شيعة وهيش توفيري كلا يوم مذهب شيعة لو أقدا وم سياسته كوماي إسلامي مدرس شعورية كخوي لجير رخنگان درگنه بيجي خود ياسان آيني جواز الإسلامية بس وقت آيني جوازية بس ما في جوازية بس نيازية من القانون الأساسي ورسمية بناتين شون بشي لإسلامه جالب دولسة للايكي تروا حولا ياسان ونجير تصالات إسلام وبيجن ياسان هاشيات ولي للايكي تروا يعني مراجع تبليغ حق صادرة كان كان كافرا نجسا والأشياء رابطة بخاء كتوى مقاويتر ويعني الاستدعاء الدماء رجنا مجانا التي كان عليها عين يارسان أهلسنو وتويج خناقية خب كمار إسلامي ويارمتي تاجك نصراني حكومتي باوضاء يعني عيني يارسان عيني جواز بالكم مسألة الثانية كهمو جا خريج دعاء مناجاتا وكايا بالسياسة دونية بداخل توانيان بشكل دوريل وإصلاح دمشارميول يارسان وكو السيدان دستاكنا وان شون باورة يقولون كي إما كاما بالسياسة دونية كان باورة وداخل باورة هيش لقل فلسفة يارسان جود دغنايات أو سياسة نظام الجمهورية الإسلامية هذه تعنيه ونتيجة بقيت يعني للايك وكيت هويته يسايتي أوات جرس على للايك وكيت معنا أوات جرس الصلاة الإسلام للايك وكيت إجا معنا كافر ونجس بس فشار لسر وم دليل فشار لسر تيرويل عندي أرسان سرسيروبيا أتانم بيجن عين يارسان كدورة سلطان سهاد كشكوتو بود وبداخل لدواي أو بهوي تشاري مذهب ديني ما بتهيبة تشيع باورمندل يارسان پایان راکشه و بیدانی انگیز بسیار و ام بیدانیت ها امرو بردوانه حکومتی وقت شفا تانیان را و نظر خویان تحمیل کنه پیروی آین یارسان سیاست که کماری اسلامی کرده سر اویه که
لە بەرامبەر چالاکەکانی یارسان بێسێت لە چالاک و خوێندەکارانی یارسان کە نەتیجە ئەو سیاسەتە هەروە دیمان خۆسووتاندن و خۆکوشتن نەفەر لە جوانیێل و باڵدەستکردن چالاکەکان و هەروەها وەرکردن جوانیێل و چالاکانی ئاینی یارسان لە دانشگاکان و بەرگیری لە کارکردن و دەرکردن لە کاروباری دەوڵەتی و هۆی باوەڕمەندی و ئاینی یارسان بوو. جارێک لەمەوبەر مەجمەی مشاورانی مەدەنی یارسان فەرەخانێکی پیشوانی لە خەڵکی یارسان دوای خۆسووتانن ئەو چەند کەسە لە جوانەکان لە بەرامبەر مەجلس کوابوونەوە و گەرەکیان بیر دەنگی خۆیان بگەێنێت دەسەڵاتدارانی نظام بەداخۆ بەشێک لە چالاکەکان دیگان و هەتا بوو بازێک لە ئەندامانی مەجمەش پەیوەندی ئەمنیەتی دروستکردەوە کە هەڵاش خەریکە دەوامی هەستانیدار دەوامە. لە دوای سەرکار هاتنی دەوڵەتی ڕۆحانیش شیوەی بەڕێوەبردننی مەملەکەت بەداخۆ نەگۆڕیەوە تانەگیرن خراپترشەوی وتوێژێکی ئەلیونیسی لە خەبەرگوزاریە دەوڵەتی وەکو فاش دوای ئەو میتینگەیە کرماشان نیشانیدا کە لە سیاسەتەکانی حکوومەت هیچ گۆڕانی نابینن و هەر ئەو سیاسەتێکی لە زمانی ئینقلاب بووە هەر بەردەوامە. ئەو باڵدەستکردنی ئەو دوو کەسێک کە جنابتان ئشارەتان پێکرد خوێندکارانی زانکۆی کرماشان و ناوی جهانگیر فوزی کە بەداخۆ تا ئێستاشکێنە لە خزمەت جەنابتانە هیچ خۆوەرێکمان لیان لێ لە شوێنە هەن جیۆمەکانیشیش کە خۆوەریان دەنگە. ئەم سیاسەتی ئدامەی ئەو سیاسەتانی حکوومەتی ئیسلامیە کە لە داهاتووشە بەردەوامە و حکوومەتی ئیسلامی لە واقعدا زەرفیەتی قبوڵکردنی باوەڕی غێر ئیسلامی نییە و لەو بارەوە دەست هەرکارکات. وەک دوایین پرسیار لەم بەڕێزە ئەوەیە کە ساڵانە سەدان باوەڕمەندی ئاینی یارسان بەهۆی باوەڕی ئاینی و نەتەوەییان ناچار دەکرێن وڵات بەجێبهێڵن و ڕەوتی خوێندن دامەزراندن و دۆزینەوەی کار بۆ باوەڕمەندانی ئاینی یارسان زۆر سەخت و تاقەت پڕوکێنە. بەڕای ئێوە چالاکانی یارسانی بەتایبەت چالاکانی خوێندکاری یارسان بۆ بەرەنگاربوونەوەی بەرامبەر بەم سیاسەتەی حکوومەتی ئیسلامی چی دەتوانن بکەن و پێشنیارتان لەم بارەوە چییە؟ من دوودانە پیشنیارم هەست. یەکەم سەبارەت وە جەم و جەمخانە، دومیشی سەبارەت وە چالاکی شارستانیە. هەڵبەت ئەم هەردووکیان پەیوەندیان بێتەوە جیاوازیان بکەنەوە لێ. من جیاوازی لەبارەی هەرکامیان تەوزیەکەمەوە. جەمخانە لە ئاینی یارسان جێگەی کۆبوونەوە و جەمڕێخستنە. جەمخانە هەڵگیر ڕێخستنی مەراسمی دینی و بەتایبەت جێگەی چالاکی کۆمەڵایەتی و سیاسی. لە دەوری سوڵتان سەحاک جەمیێلی وەکو هەفتن و هەفتەوانە و چلکەن و چلچلتەنان و هەفتاودە پیر و نەوەدودە پیر و جەمیێلی ترەبی کە هەر کامیکیان ڕێوبەری کارێک بوون، یعنی هەر کامیکیان کارێکەوە دەستیانەوە بی. لە واقعدا جەمخانە لە فەلسەفەی یارسان جێی چارەسەری و گیرۆگرفتەکانی خەڵکە، جێی وتوێژە، جێی زانیاریە و ڕاستی ئەتانم بیژم جەمخانە بخۆی زانستکارەکە و هەر کەسەتانێت ناوی چ سرەفێردە. بەداخەوە لە دوای سیاسەتەکانی حکوومەت ئیسلامی و بەتایبەت شیعە جەمخانە ئەمڕۆ تەنیا بووە بە جێ ڕێخستنی مەراسمی دینی و دوعا و مناجاتە. ئەمە هەر ئەو شتەسە کە حکوومەتی ئیسلامی ئیران هاوەشوونیەوە، یعنی هەوڵەدات خەڵکی یارستان لە چالاکی کۆمەڵایەتی و سیاسی گیرۆ بخات. وەداخەوە درێک لە چالاکیەکانی ناوچەی کوردستانی ڕۆژهەڵات و باشوورش هاوڕای ئەم گیری باوەڕەنە کە خەڵکی یارستان پەیرەوی مەسلەکی ئیرفانین و کاریان بەسەر سیاسەتەوە نییە. لە نەتیجە ئەوڵکشنیان منەوەسە ئێحیا و خەڵکخاننی جەمخانە بە شێوەی دەورەی سوڵتان سەحاتە کە جوانێت بتانن لەورە چالاکان بتانن لەبارەی مەسائڵی سیاسی و کۆمەڵایەتی وتوێژ بکەن. پیشیاری دووەمە لەبارەی چالاکی شارستانیە. جوانێت یارستانی وەکو بەشێک لە کۆمەلگا و نەتەوەی کورد حەقیان هەست. ئەم حەقە هەنگیشیانە هەنداو جوانێلی کە جانێلی یارستانیە کە لە هەموو گزێتنەوە و جۆرانەکانی سیاسی و کۆمەڵایەتی بەشداری بکەن.
نابێت بێدەنگی هەڵوێژن و بڵێن خۆ ئێمە کارمان بە سیاسەتەوە نییە لە حاڵێکە بەشێک فرە لە فەلسەفەی سەرهەڵدانی یارستان سیاسی و کۆمەڵایەتیە دەبێت خوێندکاران و چالەکانی کورد بزانن کە یارستان لەسەر خەبات بوو ڕزگاری و بەختەوەری نەتەوەی کورد سەری هەڵدا هەڵوەت جێ خۆشحاڵیە کە بازی ڕێکخراوەیە وەک مەجلەی مشاورین مەدەنی یارستان لە کەرمانشا توانیە سەر بگرێت و ئەندامەکانی مەجلەش کەسانێکی دۆخسوز و خۆ چالاکن لەم چەند ماوەتانیان دەوام بێن و بچنە بەرەوە خۆ هەرچەند لە سەرەتای ڕێکخستنە تا ئەم جارە گیرۆگرفتێکیان لەسەر ڕێیان بووە هەروە داوا لە تەواو جوانێل و چالاکێر یارستان دەکەم کە هەوڵدەن ئەم ڕێکخراوە بۆنە بەرەوە لە سڕینەوەی زەحمەت و سەختیەکان یارمەتی ئەندامانی ئەو جەمە بن هەروەکو ئەندامی لە کۆمەلگای یارستان لە تەواوی هاوڕێیان تکام هەیە کە جەمخانەکان بکەنە جێ وتوێژ و بەڕەسمی جاران هەڵیگاڕنەوە هەروەها پشتوانی لە ئەندامانی مەجمەی مشاورانی مەدەنی یارستان کەماشانە بکەن بە تاسب دینی و باسکردن لەبارەی شتایەکی بێفایدەی وەکو باسیل خاندانی و خڵاڵ و هەرام و فتوای دینیداین و فەرماندینی سادرکردن دیری بکەن هەوڵدان کە لەبارەی فەلسەفەی یارستان باس دەکەن و فرەتر بزانن ناسنامە و کەسایەتی خۆیان پیا بکەن و خۆیان لەژێر دەسەڵات ئیسلام و شیعەتدا بکەن وەکو نەتەوەیەکی کورد خۆیان بناسنەوە ئەم ڕەوشێلە لە داهاتووە ئیمانم هەست ئەتانێت وەکو ڕەوشێکی شارستانی هێلوانی یارستان لەژێر دەسەڵاتی شیعە بپارێزێت وەکو نەتەوەیەکی کورد بتانن لە کاروباری سیاست و کۆمەڵایەتی ناوچەی کوردستان و هەروەها وڵاتی خۆیان هشدار و داوای نافی خۆیان بکەن. سپاس و دەستخۆشی لە میوانی ئەم جارەی بەرنامەی گزینگ دەکەین. بینەرانی ئازیزی ڕۆژهەڵات تیوی بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامەی گزینگ. هیوادارین کە توانی بێتمان ڕەزامەندی ئێوەمان بەجێهێنابێت. خوشحاڵ دەبین بە ناردنی ڕەخنە و پرسیار و پێشنیارەکانتان بۆ ئادرسی فەیسبوک و جمەیلی ئێمە بۆ دەوڵەمەندترکردنی بەرنامەکە یارمەتی دەرمان بن. تا بەرنامەیەکی دیکە و گزینگێکی دیکە شەو و ڕۆژ و کات و ساتێکی شاتان بۆ باوە دەخوازین و ماڵاوە.